بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. علم جنابتنا الشوي بستو نوية إن شاء الله، احتمال رمضان بستو نوية، احتمال شي هي كاملي كينوا سميني ولا الرؤدا وبالندياري دياري كريه هرچی بوو ئێمە ئاگاداری جەنابتان ئەکەینەوە ئینشاءالله. خوای گەورە عیبادەت و تاعات لە هەموو لایەکمان وەرگرێ، سەرگشتی ئەوەیە ئینشاءالله. ئەم شەوەی کەین هەر چونکە کۆمەڵە خەڵک زیاتر داوای کردو بکەینە پرسیار وڵام بۆ ئەوی بەیەکەوە بتوانین دەرفەتێک هەبێ دەدەقەیەکمان ماوە یان لەوەی چارەک هەبێ ئەوی پرسیار وڵام هەرچی بۆ ئەنجامێدەین ئینشاءالله. پیاوێک پرسیاری کردوتی ئاڵتوونمەیە ئێستا پێشکات، ئاڵتوونی هەیە و زەکاتی هەیە، لە زەکاتەکە ئاڵتوونی دەرکردو ئافرەتێکە، ئایا ئەم زەکاتە ئەتوانێ بداتە باوکی؟ یعنی ئەولادی دەڵێن منداڵی باوکی خۆیەتی، بە هیچ شێوەیەک منداڵ ناتوانێت زەکات بداتە باوکی، چونکە واجبی شەرعیە منداڵ باوک بەخێو بکە، نەک زەکاتی پێ بدات. شەرع ئەمە بۆی بزانن جەنابتان، باوک لەسەر ئێمە واجبە چی بکەین؟ بەخێوی بکەین، نابێ ئێمە زەکاتی بدەینێ وەکەوەی کە وەک فەقیری هەژاری، ئەمە نابێ. بەڵام باوک ئەبێ بۆ ئەولاد زەکات بدا ئەکسەکەی، چونکە باوک ئەسڵە، ئەولاد فەرعە، فەرع ناتوانێ بیداتە ئەسڵ، ئەسڵ ئەتوانێ بیداتە فەرع بە مرجێک فەرعەکە لە ژێر دەستی خۆیان نەبێ، ئەو منداڵە لای خۆی نەبێ، جیابێ ئەمجا هۆکارشی هەبێ، منداڵەکەی بۆ نمونە کچەکەی کوڕەکەی بڵێن فەقیرە، هیچی نییە، قەرزارە، ئەمە ئەتوانێ. بەڵام هەر مناڵی بێ و بکەمێ بەشی ناکە و کەمێ حاڵەتی کەمێ فەقیرە، ئەمە نابێ، ئەوش نابێ، ئیلا کە قەرزارێکی زۆر یان شتێک بێ، لەو کاتەدا دەتوانین ئێمە، هەندێک عولەما فەرموویەتی ئەگەر قەرزاریش نەبێ نابێ بیداتێ، با دەستیشی نەڕوا، ئەگەر قەرزار نەبێ نابێ بیداتێ، ئیلا ئەبێ قەرزار بێت، بچێ قەرزارەکەی بۆ پڕکاتەوە. باشە بێژە باشە سەخاس بکەین باشە. بەرهەم ڕەوەند بانکەی باشە، بەرهەم ڕەوەند. ئەمە پرسیارێک کراوە، چەند پرسیارێکی تر، بەڵام ئێمە جێگیرین بۆ پرسیارەکانی جەنابتانە. کەسێ پرسیار بوو لە خزمەتی وڵایەتانێت ئینشاءالله. هەرکێ پرسیاری هەیە توانێ پرسیارکە. زەکات ئێستا توانی نیوەی بدەی، توانی مانگێکی تر بیدەی، باش نییە ئەوە. زەکات یەکجا بیدەی، یەکجا دەفعی بکەی، باشە. ئەگەر ئێستا هەبێ یان ئێستا بیدەی یان دوایی بیدەی، بەیەکەوە هەمووی نابێ بەشێکی ئێستا بدەی بەشێکی دوایی بدەی، بەڵکو هەردی بەیەکەوە باشتر شوایە لە ڕەمەزانە بدرێت، چونکە ڕەمەزان خێرەکەی چەند قاتە کە ئەدرێ، چونکە بۆ دایاننا لە ڕەمەزان. براوە برا زەکات، براوە برا، ئەگەر ئەو برایە جیابێ ماڵی هەبێ، ئەمەش جیابێ و ماڵی هەبێ، دەستی نەڕوا، ئەو شەرتانەی تیابێ بڵێ ئەبێ. برا بۆ برا، خوشک بۆ خوشک، خوشک بۆ برا، برا بۆ خوشک، ئەمانە ئەبێ دەچوو هەمویان فەرعن. بەڵام مەسەلەی باوک و دایک ئەسڵن، بۆیە ئەڵێن بە هیچ شێوەی نابێ بۆ باوک و دایک ئەولاد کەس چی زەکات بدا. بەڵام خوشک و برا ئەبێ بۆ یەکتری، بەڵام ئەبێ فەقیر بێ و هەژار بێ یان قەرزار بێ. بەڵێ ئەتوانی پرسیار بکەی، شەرت نییە بۆ خۆت، بۆی موسڵمانان قانجاز کرد لە پرسیارەکەی تۆ،
وشرط نییە تۆ پرسیارت بێ ئیلا بۆ خۆت بیکەیت ینی کەسێک کە پرسیارەکە شەرط نییە بۆ خۆی بێ حەزەکە ئەو پرسیارە لە خەیاڵەیە بیکە دەوروبەرەکەی ئیسفادە بکاتیایە قەزدی ئەوەیە مەبەستی ئەوەیە چەندێ؟ خۆی لە تەنە بۆ نمونە دانراوە چلبەیەکە وا تەنەکە دانرێ بەڵام چل تەنەکە تەنەکەی بەڵام وە ئەگەر دەتەنە دەوەزنەتە بێ وەزنەیەەکە دەتەنەتە بێ تەنێکە ئاوای دانراوە بەڵێ بەڵێ پیاوە فەرمو بەڵێ ئەو دووبارەمان کردەوە بەڵێ توانی پارە بدەی ئەتوانی خواردنش بدەیت فەرقی نییە ئینشاءالله دوو نیمە پارەکە خواردنەکەش دوو برنجەکەش دوو نیمە بەڵێ کاکە زەکاتی ئاڵتون ئەگەر این ئافرەتەکە خۆی بێ لەسەر ئافرەتەکەی ئەڵێ زەکاتی ئاڵتون لەسەر کێیە پیاوەکەیان ژنەکە ئەگەر ئاڵتونەکەی ژنەکە بێ صاحبی ئاڵتونەکە کێ ئەو زەکاتی دەرەکە پارەکەش هەتا پارەکەش ئێستا تۆ خێزان تێ موەزەفە پارەی خۆی هەیە ئەوە ئەتوانێت چی بکە بۆ نمونە ئەگەرێ ژنەکەت بیدا ئەسڵ ئەوەیە چونکە ڕاتب خۆیەتی پارەکە لای خۆیەتی ئەوە لەسەر ئەو واجبە ئاڵتونەکە شووە ڕاتبی نەویچ ئێم باش شتێکەین کە ژنی خۆی بێ قەزمان ئەوەیە قەزم یعنی ئاڵتونەکەی خۆیەتی خۆیدا مەعاشەکە و ڕاتبەکەی هەیەتی خۆیەتی خۆیدا ئەگەر ماڵ جیا نەبێ پیا و ژن بە یەکەوە بێ ئەو شتێکی تر ئەوە پیا و پێی نە حرام نییە نە حرام نییە بەس تو مەدام مڵکەکەی این کێیە ئەوەیدا ئەم پیاوە باسێکی کردووە پرسیارێک بکە ئەفەرمێت سڵاوەکە عەلەیکوم سەلام وەڕەحمەتوڵڵاه باسی غوسڵ مامۆکەی ئەم پیاوەکەی ترش ئەفەرمێ ئەم کاکە تەها ئەفەرمێ باسی ئایا دروستە ڕۆژووی شەوال وەڕەدانەوەی ڕۆژوو دوایەوە بیدە یعنی مەبەستی ئەوەی ئایا ئێمە ئێستا زۆر جارەوە پرسیارێکە ئایا کە ڕەمەزانمان تەواو کرد کە ڕەمەزانمان تەواو کرد لەکەوێ دەست پێ بکەین بۆ نمونە تو یەک ڕۆژ جەژنتەیە وەک شەرعەن ئێمە یەک ڕۆژ جەژنمانەیە جەژنی ڕەمەزان یەک ڕۆژە ئەو دوو ڕۆژەکەی تر عادەتە خۆمان داماننا یعنی لە دووەم ڕۆژ جەژنی ئێمە بڵین دووەم ڕۆژ و ئەتوانی تۆ چی بکەی ڕۆژوو بگری ڕۆژی شەشەڵان بەڵام باش وایە چاک وایە چونکە میێوان و دێ و ئەڕوا فریاناکەوی ڕۆژێ دوو ڕۆژ تریش تاخیری بکە ڕۆژێ دوان تریش تاخیری بکە ئەگە پێتەکری ئەگە میێوانت دێ ئەزانی چونکە جوان نیە میێوان هاتۆ بە ڕۆژووی جوان نیە بەڕاستی ئەو کاتە ئەتوانیت لە دواوە دەست پێ لە دووەم ڕۆژۆتانی دەست پێ بکەی بە خۆت هەتا تەواو بێت بەڵام ئایا ئەگەر کەسێک قەرزار بێ هەندێک عولەما وتیانە قەرزارەکە وە بەرترە هەتا سونەتەکە قەرزارێکە بدە قەرزارێکە بدات بەڵام ئەگەر توانی شەشەڵەکە بگرێ شەشەکە چونکە سونەتەکە مەحدودە لە یەک مانگ تێپەڕ بێتر نامێنێ بەڵام تو قەرزارەکە یەک ساڵ هەیە بۆی عولەمایان هەندێکیان وتیان ناتوانێت سونەتەکە لەیرا پێش خابووی فریا بکەوێ فریای سونەتەکە بکەوێ چونکە فەرزەکە لە دەستی ناچێ ئەگەر تااقەتی هەبوو توانی ڕۆژوو بگرێ ئەو کاتە دەتوانێت ئەم پیاوەشە فەرمێ پێشکەوتی لە پرسیارەکەی ئەو وستی جەنابە ئینسان ئەگەر لەشگران بوو چۆن لەشی لەشگرانی خۆی دەرەکە تەبعەن دەستنوێژێک پێشکات خۆی پاکەکاتەوە لە سەر ئاودوو لە ڕووجەناوتان پاشان دەستنوێژێک دەگرێ دوو ڕێی هەیە دەستنوێژێ لە پێشی غوسلەکە دەگرێ هەردوو پای ناشۆرێ دوای غوسلەکەی تەواو کرد هەردوو پای دەشۆرێ ئەوە بێتە دەستنوێژێکی تەواو بۆی دەستنوێژێکی ترمان شێ ئەڵێ دوای غوسلەکە تەواوی دەکات دەستنوێژە دەشۆ دەستنوێژی کامل ئەم دوانە هەر کاملی بکە هەرگی سونەتە دوایەوە دەستەکەیتە غوسل تەبعەن لای ڕاستەوە دەست پێکەی لەسەرەوە لای ڕاستەوە تا خوارەوە لای چەپەوە تا خوارەوە دوای ئەوە تەواو بوو ئەبێتە پۆستێکی تەواو
ئەتوانی نیەتی غوسل بێنی نیەتی دەستنوێژش بێنی ئەتوانی غوسل و نیە چونکە سونەت ئەتوانی چەند سونەتی ئەتوانی بە نیەتێک بیپێکی دوو سونەت دەتوانی بە نیەتێ بەڵام فەرز هەر یەک نیەتیە ئەوە معلومی جەنابتان بێگەرێ توانی تۆ لەورەدا خۆت دەشوی دوای ئەوە کە دەرچووی بەڵام ئەبێ دەستت نەدا لە عەورەتت بۆی بە دەستنوێژ حەساب بێ بۆی دوایەوە دەرەچی ئەوە غوسلی تەواوە لە ڕاستە جوان هەتا خوارەوە لای چەپت تا خوارەوە بەڵام یەکێ لەو مەرجانە ئەبێ چی نیەتت هەبێ یەکێ لەو مەرجانە بێ ئاو بگێتە هەموو جەستەی گیانت ئاو بگێتە هەموو شوێنێک ئەگە ئاو نەگەی ئەو کاتە غەسلەکەت تەواو نابێ دوای ئەوە توانی جوان دەستنوێژ ئەدەیتەوە بە جوانی دەستنوێژ دەشۆیش بەڵێ 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 ئەگە دەست نەدا لە عەورەتت دەتوانی بەڵێ یا بەڵێ 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 دەبێت یا چۆن خنە تەکبەرسکە گوێم لێنێ ذکر و تەسبیح بۆ کەسێک دروستە ئەگەر نەزانێ بەدەست ذکر بکە ئێمە چونکە بێ ڕێیەکان بە جوانی گشتی وەرگرین سە خەڵکێکمانەیە ڕاهاتووە لەسەر تەسبیح ئەسڵ ئەوەیە بەدەست بیکەی ئەسڵ بۆ وتیانم بەدەست بۆی دەستە شایەتی بۆدا ئەمە من و تۆ زانی من و تۆ دەتوانی بیکەی پیاوێکی بەتەمەنمانەیە فێر بۆ بە تەسبیح تەسبیحەکەی لێ سێنە نازانێ ذکرکە ئەمە پێی دەڵێن قەینا بە تەسبیحەکە بیکە بۆی ذکر بکە باشترە لەوەی کە هیچ ذکر نەکە هەتەکیکە بۆ حاڵەتە ئەبێ ئەنا غەیریەوە بتوانێت بەدەست بیکە دەست باشترە و چاکترە کە بیکە بەڵێ ئەگەر بتوانی بڵێ بەڵێ ئەگەر تو دەستنوێژێکی شۆرت تەشتی قازانێ شتێک بەڵێ بەڵێ بیکەیتە سەری خۆتا بڵێن هەموو گیانە تەڕ بوو بەڵێ ئەمە تەواوە هەم غوسلە بەڵێ ئەمە تەواوە هەم دەستنوێژە دەتوانی بەڵێ بەڵێ بەڵام دەستت ئەبێ وریابی نەدا لە عەورەتت بەڵام لا ئیرادیشی لێدا هەر دەستنوێژت ناشکێ لەو کاتەدا نوێژەکەم وەزانم نوێژەکەم تەواوی عەورەت ناو کە تا ئەژنۆ نەنە عەورەت بەس پێش و پاشی مرۆڤە بۆ دەستنوێژەکانی بەڵام بۆ بینینی یەکتری عەورەتی من و تۆ ناوک هەتا ئەژنۆیە ئەمە عەورەتی پیاو عەورەتی ئافرەت هەموو گیانی عەورەتە جگە دەمچاو نەبێ جگە هەردوو دەستی لە مەچەکۆ نەبێ ئەنا ئەو دوای هەموو گیانی عەورەتە نابێت کەس ببینێ نه ئینشاءالله بە یەکێک وێنە جەژن نه هیچ نییە ئەمە خۆی دروست ئەکرێ ئینشاءالله ئێمە هەر ڕۆژێکە بشتماهین بە ڕۆژ و ئێمە خۆمان فرە مەشغوڵ ئەو شتانە نەکەین چونکە موسڵمانەکە ئیسەوە ئێمە ڕۆیشتین مانگمانش بینی تەلەفۆنش بکە کێوە قسەی مەکە کەس قسەی مەکە ناکە ئیتر پێویست ناکە حکومەت قەرار چی داوەیە گوناح و تاوانشی لەسەرەوە تەوا ئێمە وایە چی دەزەڵات نییە چونکە ئێمە ئەمە نییە جاران خۆی ئەسڵەوەیە دوو نەفەر تەلەفۆن بکا بڵێ مانگم بینی و ئەبێ بە قسەی بکرێ لە شەرعە شەرع وایە دوو نەفەر یەکی هەتا ڕادەیە بەڵام دوو کەس بووە دوو کەس ئەبێ ڕێی وەرگیرێ لە هەرچی شوێنێک بێ ئەم وڵاتە بەڵام بەخوا 50 تەلەفۆن کا کەس وڕی وەری ناگرێ و نە پرسیەکا و نە بە قسەیشێکا نە گوێژی لێگرێ ئیتر ئینشاءالله بە یەک گرنگەوەی نوێژەکەین فەرموان نوێژەکانمان بکەن صلی الله علی محەممەد وعلى آله وصحبه أجمعین